سڵاوتان لەبێت. ئەمڕۆ ئەو وادەیەتەوە دەبێت کە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار درابووە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەمڕۆ عێراق پێدەنێتە قۆناغێکی نوێ و ئەو 30 ڕۆژە تەواو دەبێت کە دادگای فیدراڵی بە پەرلەمانی دابوو بۆ هەڵبژاردننی سەر و کۆماری عێراق. هەر لە دوای هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراقەوە کێشمە سیاسیەکان بۆ پێکێنانی حکوومەتی نوێ دەستی پێکرد. زیاتر لە 2 مانگ بەسەر هەڵبژاردنەکەدا تێپەڕی و ئینجا کۆمسیۆن بە فەرمی ئەنجامەکانی پەسەند کرد. دواتر ڕەوتی سەدر کە زۆرترین کورسی پەرلەمانی هەبوو ڕایگەیاند کە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێکدەهێنەوە و هاوپەیمانی لەگەڵ بەشێک لە سوننەکان و بەشێک لە کورد ئەنجامدا و ئەگەرچی توانیان سەرۆکایەتی پەرلەمان لە نێوان خۆیاندا بەش بکەن، بەڵام بە بڕیاری دادگای فیدراڵی یەکەم کاندیدی هاوپەیمانیەکە کە هۆشیار زێباری بوو لە کاندیدبوون بۆ پۆستی سەرۆک کۆمار دوورخرایەوە و دادگای فیدراڵی ڕێگەی بە پەرلەماندا بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران جارێکی دیکە دەرگای هەڵبژاردننی سەر و کۆمار بکاتەوە و لە ماوەی 1 مانگدا دۆسیەکە یەکلایی بکاتەوە. ئەمڕۆ ئەو وادەیە تەواو بوو. پەرلەمان نەیتوانی سەر و کۆمار هەڵبژێرێت و ئەندامێکی پەرلەمانیش دەڵێت پێویستە بۆ جاری چوارەم دادگای باڵا دەزوەردان لە کێشمەکێشی هەڵبژاردننی سەر و کۆمار بکات، چونکە هیچ ڕاوەیەک نییە ئەگەر وڵات گەیشتە دۆخێکی وەک ئەمڕۆ چی ڕوودەدات. ئەندامەکەی پەرلەمانی عێراق ئەوەش دەخاتە ڕوو دادگای باڵا لە بەردەم 2 بژاردەیە. جارێکی تر مۆڵەت بە پەرلەمان و لایەنە سیاسیەکان دەدات تا دەگەنە ڕێکەوتن یان بڕیارێکی قورس دەدات کە ئەویش هەڵوەشانەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە.